زۆر باشە با قسە لەگەڵ بارزان بکەین وانە ئێستا بەشێکی ڕاستەوخۆ لە دووبێەوە لەگەڵمانە بارزان سڵاو لە بێم کاتت باش ئەمڕۆ میوانیت ئەمڕۆ نازە زیاتر هەڵەگرین لە بەرەوەی لە ماڵی براوەی خەڵاتەکەی جا تۆ قسەمان بۆ بکە و پێمان بڵێ چۆن بەشداریت کرد چۆن خەڵاتەکەت بەدەستێنا و پیرۆزبایش لێ دەکەیت ئەوە هیچ هەر پیرۆزبایەکەوتەوە زۆ سپاس بەڵێ دیارە پاش ئەوەی کە من زیاتر لە 10 ساڵە بێت لە بواری میدیا کار دەکەم 5 ساڵ لە کوردستان و هەروە 5 ساڵ لە ئەوروپا زۆربەی زۆری ئەو کارانەی کە من ئەیکەم لە کوردستان زیاتر لە چەند بوارێکدا بوو لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵاتی ئەمانە بوو بەڵام لێرە کە لە ئەوروپایە هەرکە تۆ هاتیتە ئەوروپا کە کاتێک یەکەوشت ئەوەیە کە خەڵک لێت پرسیارەکەن کە تۆ خەڵکی شوێت ئەگەر یعنی یەکە و پرسیاران ئەوەیە یاخود ئەگەر یەکەمش نەبێت دووەمە زۆر ناخۆشە کاتێک کە تۆ وڵاتێک نییە ئیتر ئەم پرسیارە دووبارە دەبێتەوە ڕۆژانە زیاتر لە 5 ساڵە ئەم پرسیارە کە تۆ خەڵکی چۆن وڵاتن نییە چۆن کوردێکیت و زیاتر لە 30-40 میلیۆنێک کورد هەیە تاوکو ئێستا وڵاتن نییە ئەمە هەموو بەیانیە کە من لە خەوەڵەسم ئازارم دەدات ئیتر بارزان بەداخەوە ئەوە گرفت یاخود خەمی هەر یەکێکە لە ئێمە بەڕاستی هەر یەکێک لە ئێمە خەونێکیەوەی هەیە بەدەر لا هەموو کە ڕۆژە بڵین ئێمە خەڵکی وڵاتی کوردستانین انشاءڵڵا ئەوەش ئەبێت بەڵام زۆر جار من کەبیرەکەمەوە هەر گەنجێک وەکو تۆ یاخود گەنجێکی دیکە وای کردووە لە بەرامبەر سەدان گەنجی خاوەن وڵاتدا کاری کردبێت بەڵێ جا ئیتر کە بۆ منە تۆ لە ئەوروپا کار دەکەیت تۆ تەنیا میدیاکارێک نیت تەنیا ڕۆژنامەنووسێک نیت تۆ دوو ئەرکرد لەسەر شانە یەکیان کە میدیاکاریت کە دەبێت راپۆرت و شت بکەیت دووەمیان ئەوەیە کە تۆ هەست دەکەیت کە نوێنەراتی زیاتر لە چەندین میلیۆن کەس دەکەیت تۆ دەبێت کە ئەرکی پەیامەکەی تۆ پەیامێکی نەتەوەیی نیشتیمانی بێت تەنیارە ئەوە نەبێت هەمیشە من کە دەستم پێکردووە لە بواری میدیا لە ئەوروپادا لە ناودام دەستگاکانی یەکێتی ئەوروپا لە ناتۆ لە هەموو ئەو کۆنفرانسانەی بەڕێوەچن هەمیشە هەوڵم داوە پەیامی نەتەوەیی و نیشتیمانی لەسەری هەموو پەیامەکانەوە بێت بەتایبەت لەگەڵ کوردستان 24 کە وەکو خۆتان ئەزان لە ماوەی ڕابردوودا لەگەڵ زۆربەی زۆری هەرە سەرکردەکانی ئەوروپا تەنانەت من هەستیان پێ یەکەم کە ئەوان زۆر ئیزعاجن زۆر حەز ناکەن بەو پرسیارانە تەنانەت دوێنێکەش لێرە یەکێک لە وەزیرانی ئابووری دووبەیش لێرە تۆزێک پێی ناخۆش بووتی ئێرە سیاست و شت نییە بەڵام شتێکێ لە ناو ناخی منە کە بۆ منە وەزیر بێ سەرۆک وەزیران بێ سەرۆک بێ کە پێی ناخۆشە ئەوە هیچ کاریگەری نابێ بۆ سەر من لەبەرەوەی من بە دوای مافی خۆمە ئاگەڕێم من وەکو کوردێک کە دەمانەوێت وڵاتێکمان هەبێت ئەیتر ئەوە مافی خۆمانە بەڵام بۆ منە ناکرێت لەگەڵ هەموو کاتێک لەگەڵ سەرکردەکانە بەبشەوەیە گفتوگۆ بکەیت بەڵام گرنگتیشی دەوەیە کە ئێمە پامی خۆمان هەیە هەمیشە ئاڵغاکانمان هەمیشە لە ڕێگای پرسیارەکانمانەوە بەڵێ سەبارەت بە بازان دەمە ئەوە بپرسم تایبەت بەو کەسایەتیانەی کە دەستنیشان کران وەکو لاوانی سەرکردا چەند کەس بربژێر بوون و چەند کەس توانیان دەستنیشان بکرێنەوە و خەڵاتەکە بەدەست بێنن بەڵێ دیارە ئەمە لەسەر ئاستی جیهانە لە سەرجەم کیشوەرەکانەوە ئەنجا لە سەرجەم وڵاتانی جیهانیەوە لە هەر وڵاتێک چەند کەسێک دیاری دەکرێت بۆ نمونە لە ڕێگەی سیڤیەوە کە تۆ ئەو کارانەی کە خۆت ئەنجامت داوە لە ماوەی ڕابردوو دەبێت لە ڕێی لینکەکانیان بۆ بنێریت یاخود ڤیددیۆکان هەموو ئەو کارانی کە کردوتە بۆیان دەنێریت لەسەر ئەو بنەمایە لێکۆڵینەوە دەکەن ئەنجومنێک هەیە ئەنجومنێکی هەشکەسیە لەناو ئەو ڕێکخراوی نێودەوڵەتی گەنجانی پەرلەمانی ئەوروپایە دواتر دوای چەند مانگێک لێکۆڵینەوە دەکەن و دواتر کە قبولیان کرد اینجا بانگێشنامە بۆ دەنێرن لە عێراق بە شێوەیەکی گشتی تەنیا 1 و 2 3 کەسێک بن
لە سێ کەسن بەڵام من لە بەلجیکەوە هاتووم ینی بەو پێی کە وڵاتەکە پیان وتم ینی ئەو ڕێکخراوە پیان وتم کە تۆ چ جنسیەکت هەبێت بەو شێوەیە ینی هین دەکرێت بانگ دەکرێت لێرە بەڵام من هەر لە وتارەکەشە باسم کرد کە هەرچەندە من کەسێکی بەلجیکیم تەنیا ماوەی چەند هەفتەیەکە جنسیەم وەرکردەوە بەڵام وتم کە من کوردێکم کە ماوەی زیاتر لە 10 ساڵە لە ڕێگای میدیاوە هەوڵ دەدەم کە پەیامی نەتەوەیی نیشتمانی بگێنم بۆ نەتەوەکەم بۆ گەلەکەم. ئیتر ئەرکەکەت قورسترە بێت کارەکانت گرنگتر و باشتر چاوەڕوانی لێکرێت بۆ هیواین کە سەرکەوتوبی هەمیشە تۆ ئەوانەی کە هاو شێوەی تۆن لە دەرەوە لە کوردانی تاراوگەن بتوانن کار بۆ کوردستان بکەن و لە خزمەت دۆزی کووردا بن. سپاس. وەکو هەمیشە دلێرانەتر دەنجی کورد بگەێنی. بەتاکید. سپاس بۆ تۆ بارزان.